ماوەی 27 ساڵە هەوڵی جیابوونەوە لە هاوسەرەکەی دەدات. ئێستا تەمەنی 89 ساڵە تا ئێستا نەیتوانیوە لە هاوسەرەکەی جیابێتەوە. بە ساڵاچیەکی هیندی تەمەن 89 ساڵ ماوەی 27 ساڵە هەوڵی جیابوونەوە لە هاوسەرەکەی دەدات. ئەو تا ئێستا نووسراوی ڕسمی دادگای لەسەر جیابوونەوەکە بەدەست نەهێناوە. توانای مەرجەکانی جیابوونەوەی هاوسەر لە هیندستان وا دەکات جیابوونەوە ببێتە مەحاڵ. مەرجەکانی جیابوونەوەی هاوسەر لە هیندستان مەحاڵە، چونکە دادگاکان بڕیا لەسەر هەڵوەشانەوەی یاسایی هاوسەرگیری نادەن. ئەفسەرێکی خانشینی تەمەن 89 ساڵ بۆتە قوربانی یاساکانی ئەو وڵاتە و دوای 27 ساڵی تەمەنی لە هەوڵدان بۆ جیابوونەوە، بەڵام تا ئێستا نەیتوانێت لە هاوسەرەکەی جیابێتەوە. ئەو ئەفسەرە خانشینە لە ساڵی 1963 هاوسەرگیری کردووە و خاوەنی 3 منداڵن. سەرەتا یەکترناسینی لەگەڵ ژنەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە وەک پزیشکێک لە سوپای هیندستان کاری دەکرد. هاوسەرەکەشی لە قوتابخانەیەکی ناوەندی شاری ئەمیرستاری ویلایەتی پونجاب مامۆستا بوو. سەرڕای ئەوەی ژیانێکی باشیان تێپەڕاند بوو، بەڵام بانیساری خانشین دەڵێت دەبوو لە ساڵی 1984ەوە هاوسەرگیری ئێمە کۆتایی پێبەهاتە. بانیسار هۆکاری سووربوونی لەسەر جیابوونەوەکەی دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی هاوسەرەکەی ڕەتی کردوێتەوە لە شاری ئەمریستارەوە بۆ شاری چینیای بگوازنەوە، بە پێی باشتر بووە لەگەڵ دایک و باوکی بژی. لە ساڵی 1996 بانیسار داواکاری جیابوونەوەی ئاراسی دادگا کرد، بەڵام تا ئێستاش داواکەی قبول نەکراوە. لەو کاتەوە ئەو ئەفسەرە هیندیە کە لە ساڵی 1990 خانشین بووە، هەوڵ دەدات لە دادگای باڵای هیندستان بڕیاری جیابوونەوە لە هاوسەرەکەی بەدەست بهێنێت.